ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. هسه ابني يسا رقم شوێن نزلە نەناوی لە دادپزیشکەیە نە لە هیچ شوێن. شاید تێکەیەکێک کە لەوانی ئەوانیان دەکەوتی ئەوان کە دەرکران بۆ گەیارە بردنان. دوای 3 ساڵ لە حکومڕانی داعش لە مووسڵ جگە لە وێرانکاری و داڕوخانی ژێرخانی ئابووری و بێلانەبوونی سەتان خێزان تاوەکو ئێستا دەیان چیرۆکی تراژیدیا باڵی بەسەر کوچە و کۆڵانەکانی ئەم شارەدا گرتووە. لە مووسڵی ناوەندی پارێزگای نینەوە داعش حکومڕانی ئاگر و ئاسنینی کرد و هێشتا بەشێکی زۆری ئاسەوارەکانی ئەو حکومڕانیە بەڕوونی دیارە. با پێ ئاماری دەستگای شەهیدانی نینەوە لە ماوەی حکومڕانی داعش و پرۆسەی کۆنتڕۆلکردنەوەی ئەو پارێزگایە زیاتر لە 6,000 کەس کوژراون و هێشتاش بە 100 کەس چارەنووسیان نادیارە. دوای 4 ساڵ لە دیارنەمانیان یەکەم جارە دێنە ئەو شوێنەی بۆ دوجار ڕۆڵەکانیان تێیدا دەست بەسەر کرابوون. ئەمانە دایک و خوشک و کەسوکاری بەشێکن لەو 730 پۆلیسەی مووسڵ کە داعش دەستگیری کردبوون و لە ژێرزەمینی ئەم نەخۆشخانەیەدا دەست بەسەری کردبوون. لە 1 2014ەوە تاوەکو 30 2017 داعش 730 کارمەندی پۆلیسی مووسڵی لە گەڕەکی وادی حەجەر لەبەری چەپی مووسڵ کۆکردەوە و دوای تۆ بە پێکردنیان لەوەی کە بوونەتە پۆلیس هەمویانی ڕاپێچی ژێرزەمینەکە کرد. وەک کەسوکارەکانیان دەڵێن لەگەڵ کۆنتڕۆلکردنی مووسڵ لەلایەن هێزە عێراقیەکانەوە وێنە و گرتەی ڤیدۆیی ڕۆڵەکانیان بڵاوکرایەوە کە هێشتا لە ژیاندا مابوون و چاوەڕێی ئازادکردنیان دەکرد. بەڵام دواتر لە پڕدا دیار نامین و شوێن بزر دەکرێن و دەگوترێت گروپا چەکداریە شیعەکان بردویانن. داعش منداڵەکان ئێمەی برد لە 2017دا هەمویان ڕزگار کران. لە نەخۆشخانەی کۆماری و گشتی لە بانکی خوێن ئەوانیان دەرکرد و بردیانن نازانین بۆ کوێ. لە کاتی ڕزگارکردندا ئەم وێنانی ئەوانمان بینی لە ژێرزەمینەکان بوون دەریان کردن. شاید تێکەیەکێک کە لەوانی ئەوانیان دەرکردوتی ئەوان کە دەرکران بۆ گەیارە بردنان. نەکەر ئەمان کارمەندێکی زۆری خەڵکی وادی حەجەر بوون. ئێمە حکوومەتێکمان ناوێ خزمەتی گەلنەکە با منداڵەکانمان بۆ بهێننەوە چۆن ئەوان منداڵەکانیان لای خۆیانن ئێمەش منداڵانی خۆمان دەوێت. ئەم ستەمە لە پای چی؟ ئەرێ لە خوا ناترسن؟ داعش ئەوانی برد دەڵێن لێرە لە ژێرزەمینەکان ئەوانیان دانا بوو ڕزگار کران دەڵێن لێرە ڕزگاریان کردن بۆ تلکێف بردیانیان لە تلکێفەوە بۆ گەیارە لە گەیارەوە بۆ بەختە لە بەغدا کەوتنەکوێ نازانی زانیاریمان بۆ هات دەڵێن ئەوان هەن کەسێک لە زیندانی شارەوانیەوە هاتە لای مختار و ئەوە تا مختار ساخە و زیندووە هەواڵی بە ئێمەدا گوتی فڵانی کوڕی فڵانم دەبێت چارەنووسی من چی بێت بابێن من دەرکەن کاژێر دوو شۆ من بەرەو بەغدا بەڕێکەوتم و چوومە هەمان ئەو زیندانە بە منیان گول لەم زیندانە تەنیا یەک زیندانیشمان نییە. دوای ساڵێکیان ساڵێکونی وێنەی ئەمانەمان بینی لە فەیسبوک بڵاو کرابوونەوە ئەوە تا ئەمە کوڕەکەی منە لە نێویاندا کوڕەکەی من لە نێویاندایە ئەو سەرباز بوو تا ئێستا چارەنووسی نازانین
داوا لە خودا و لە ئێوە و لە هەر کەسێک دەکەین یارمەتیمان بدات. داعش 6 مانگ لە نێو ئەم نەخۆشخانەیەدا دەستگیری کردبوو. ئەو پۆلیسە و یەکێک بوو لەو 730 پۆلیسەی لە نێو ژێرزەمینەکەدا بوون. درەنگانێکی شەو لەسەر شەقامێکی تاریک فرێدرا و ئازاد بوو. ئەو دەڵەیە کە هێزە عێراقیەکان هاتن گیراوەکان ئاسەواریان نەما. من لێرە زیندانی بووم لەگەڵ برایەکم و 13 کەسی دیکە کە ئامۆزا و خاڵۆزای من بوون. ئالەم شوێنە زیندانی کرابوون. من و مام دەرچوین، بەڵام ئەوانی دیکە دەرنەچوون و شوێن بزر بوون. لێرەوە بزر بوون و هیچ شتێکیان لەبارەوە نازانم تا ئەم ساتە. من لە کاتی ڕزگارکردنەکە تا ئەم ساتە بیخەبەر چاوت برایەکم برا ناوەنجێکەمەوەندە خەمی خوارد تووشی وەستانی دڵ بوو مرد. ئەوە تا تەنیا من مامەوە. هیچ شوێنێ نەماوە بە دوایانە نەگەڕن، بەڵام نایان دۆزمەوە. بەخدا نەما، ئەنبار نەما، هەموو دنیا لایەنێکم نەهێش داوای لێ نەکەم، بە یەک جاری نەما. ئێرە گەڕەکی وادی حەجەرا لە بەری چەپی مووسڵ. هەموو بێسەر و شوێنبووەکان خەڵکی ئەم گەڕەکان. نزیکەی 4 ساڵە ئاسەواری ئەو گیراوانە دیار نییە و هیچ لایەنێکی فەرمی ڕوونکردنەوەیان لەسەریان نادات. لە هەر کۆڵانێکی ئەم گەڕەکەدا 3 بۆ 4 ماڵ یان باوک یان کۆر یان زیاتریان بێسەر و شوێن بوونا. ئەمانەش کە سوکاری بەشێکی دیکەی ئەو گیراوانن کە هیچ کەسێک سۆراغیان نازانێت. ئێمە لە گەڕێکی وادی حەجەر دەژین. گەڕێکێکی لێ قەوماوە لە ڕووی گەنجانیەوە. زۆری بەدەستداشەوە ناڵان. ئەوان گەنجەکانیان برد. باشترین گەنجەکان ئەوانەی سەرباز بوون بردیانن. کوڕەکەی منیش یەکێک لەوانە بوو لەبەر دەرگەی دوکانەوە بردیان چونکە پۆلیس بوو لە پاسەوانی کەسایەتیەکان بوو. ئێمە لەو کاتەوە تا ئەم ماوەیە هەوڵ دەین چارەنووسی کوڕەکەم و چارەنووسی ژمارەی زۆری لاوانی وادی حەجەر بزانین. ئەوان شوێن بزرن. ئێستا کوڕەکەم شوێن بزرە. نەناوی لە دادپزیشکەیە نە لە هیچ شوێنێک. ڕوومان لە گەلێک شوێن کردووە لایانی ئەمنینا بۆ ئەوەی چارەنووسی ڕۆڵەکانمان بزانین. بە تایبەت کوڕەکەم هیچمان دەست نەکەوت. تا ئێستا ئەو شوێن بزرە و تەواو لە هەر کۆڵانێک نزیکەی 4-5 ماڵ کەسی شوێن بزریان هەیە. سەبارەت بە شەهیدەکان ئەوان دیارن و داعش کوشتنی ئەوانە لە نێویانن. بەڵام ئێستا زۆربەی شوێن بزرەکان تا ئێستا هیچ لەبارەی چارەنووسیان نازانین. خەڵکەکەیان کۆ کردەوە. ئەوانیان برد کە لە بواری سەربازی بوون کە ژمارەیان زیاتر لە 750 کەس بوو. وادی حەجەر بەوە ناسراوە گەڕەکێکی لێقەوماوە و زۆربیان لە بواری سەربازیدا کار دەکەن. زۆربەی دانیشتوانی وادی حەجەر لە بواری سەربازیدا کار دەکەن. سەربازی شوێن بزرەکان. ئێستا ئێمە دەمانەوێت بزانین شوێن بزرەکان لە کوێن. دەمانەوێت بزانین ڕۆڵەکانمان لە کوێن. چارەنووسیان چییە؟ چارەنووسێکی نادیارە. نەگەوەتە وەک دەڵێن بەڕوونی مردون و ناوە تا هەن تاوەکو چارەسەرێکیان بۆ بکەیت. بیان بینیت سەریان لێ بدەیت. باوکێ کوڕەکەی لێ بزر بۆ و نازانێت چارەنووسی بەکوێ گەیشتووە. داکێ کوڕەکەی لێ بزر بۆ و نازانێت چارەنووسی بۆ کوێ گەیشتووە. سەختە. سەختە ئەوەندەی بە خەیاڵت دەبێت سەختە. وادي حجر كل بيت بوادي حجر يعاني نفس المعاناة اللي احنا نعانيها. كل بيت بوادي حجر ويجوز أكثر. يجوز أكثر. هەرچەندە داعش لە کاتێکدا ئەو ژمارە زۆرەی پۆلیسی لە مووسڵ دەستگیر کرد کە دەسەڵاتی بەرەو لاوازبوون دەچوو
بەڵام بە بانگەوازێک زیاتر لە 750 پۆلیسی کۆکردەوە و دوای ئازادکردنی بەشێکیان دەستی بە ئەشکەنجەدانی ئەو 730 پۆلیسە کرد. باپی ئامارە نافەرمیەکان هەروەها قسەی لایەنە فەرمیەکان و قسەی کەس و کاری بێسەر و شوێنبووەکان ژمارەی ئەوانەی کە بێسەر و شوێن کراوە نزیکەی 730 کەس بوورە. سەرەتا داعش بۆسەی بۆ داناون بانگەوازی بۆ کردوون لە بڵندکۆی مزگەوتەکانەوە کە ئەوەی کارمەندی ئەمنیە بێ خۆی ڕادەست بکات و تۆ بکات. کاتێکە هاتوون لە نێوم قوتابخانەیە دانراون دوای ئەشکەنجەدان چەندانەیەکیان ئازاد کراوە ئەوانەی دیکە بردراونەتە ژێر زەمینی نەخۆشخانەی گشتی مووسڵ. پۆلیسی نینەوە ئاگادارە کە چارەنووسی نزیکەی 730 پۆلیسی نادیارە بەڵام ئامادەنین بە دوواداچوونیان بۆ بکەن. ناو و وێنەی بێسەر و شوێنبووەکان لە لای پۆلیسی نینەوە هەیە بەڵام دەڵێن ئەوانەی لە سەردەمی حکومڕانی داعش لە نینەوە بانگەوازمان بۆ کردن مووسڵ جێبێڵن و لەبەر ئەوەی پابەندی فەرمانەکەمان نەبوون لە ڕیزەکانی پۆلیس دوورخراونەتەوە و گەڕان بە دوای چارەنووسیان کاری پۆلیسی نینەوە نییە. لە ئاکامی کۆنتڕۆڵکردنی پارێزگای نینەوە لەلایەن چەتەکانی داعش لە ڕۆژی 10 2014 لە ئەنجامی گرتنی هەندێک ڕێگە بەشێک لە کارمەندانی پۆلیسی نینەوە لە نێو شاری مووسڵمانەوە چەتەکانی داعشیش ئەوانیان دەستگیر کرد و دواتر بە دڕندانەترین شێوە لە سێدارەیاندا. بێگومان پاش ڕزگارکردنی پارێزگای نینەوە لیژنەی لێکۆڵینەوە پێکات بۆ لێکۆڵینەوە سەبارەت ئەو پۆلیسانەی لەسەر دەستی داعش شەهید بوون و لەلایەن چەتە تیرۆریستەکانی داعشەوە شوێن بەزر کرا. ئەوانەی لە خزمەتی سەربازی دەرنەکرابوون ڕزامەندی وەرگیرا و ڕێکاری یاساییەکان گیرانە بەر و تەواوی شایستەکانیان بەدەستهێنرا. بەڵام ئەوانەی دەرکرابوون و بووبوونە کەسی سیڤیل ئەوان دەچنە فەرمانگەی قەرەبووکردنەوەی مەدەنی لە پارێزگای نینەوە. دۆسی بێسەر و شوێنبووەکان نزیکەی ساڵێکە لێرە لە دەستگای شەهیدانی نینەوە دانراوە بەڵام لەبەر ئەوەی پۆلیسی نینەوە پشگیریان بۆ ناکات و نازانرێت لە ژیان ماون یاخودنا مامەڵەکانیان بۆ ڕای ناکرێت. ئێمە لە پارێزگا زانیاریمان هەیە و پێمان دەگەن بەڵام ئێمە بە شێوەیەکی فەرمی مامەڵەیان لەگەڵدا دەکەین. لای ئێمە شەهیدان کراونەتە دوو بەش ئەگەر شەهیدەکە فەرمانبەر بێت دەبێت فەرمانی کارگێڕیمان بۆ بهێنێت و ئەگەر کاسب بوو دەبێت بڕیارێکی لێژنەی لاوەکی بهێنێت ئاراستەی ئێمە کرابێت و دەچێتە نێو داتابەیسەوە. بەڵێ خێزانی زۆر هەنتاوەکو ئێستا تۆمار نەکراون بۆ لێژنە لاوەکیەکان بەرزی دەکەینەوە کە تەنیا بۆ کاسبکارانن بۆ ئەوەی لێژنە لاوەکیەکان بە زووترین کات بڕیاریان بۆ دەربکەن. پێم وایە ئێستا زیاتر لە 2700 مامەڵە هەن کە لە لای لێژنە لاوەکیەکانن بەڵام کاریان لەسەر لێژنەی لێپەچینەوە و دادوەری وەستاوە. خۆیار بێت ئەوانیش بەم نزیکانە بەگەڕدەکەون و خۆیار بێت بە دەستگای شەهیدان دەستپێردرێن. باپی بە دۆداچوونی کەسوکاری بێسەر و شوێنبووان کە لە سەرچاوە ئەمنیەکان و هەندێکیش لە قسەی خەڵکەوە وەریان گرتووە گومانێکی زۆر دەکرێت کە ڕۆڵەکانیان لە ژیانداما بێتن و لەو زیندانیانەدا درابێتن کە دوورن لە پارێزگای نینەوە و زیاتر لەژێر دەسەڵاتی گروپە شیعەکاندا بێن.